ئێمە دەزانین قوتابی و خوێندکارانی پۆلی 12 عادەتەن لە 13 حتا 15 ڕەوانی ماڵەوە دەکرێن بۆی بخوێنن دەکرێت ئەو ماوەیە درێژ بکرێتەوە بێگومان هەموو ئەو شتانی بەنسبەت درێژکردنەوەی ماوەی خوێندن بەنسبەت پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە تەبیعی کە باز دەکەم ئەوە هەموو ئەوانە هیچ بڕیارێکی لێ نەدراوە تا ئێستا ئێمە دەسەڵاتمان داوەتە ئەو بەڕێوەبەراتیانە ئێوان پرۆژەی خۆیان تەقدیم دەکەن ئێمە دراسی دەکەین لە وەزارەت و چ لە بەرژەوەندی خوێندندا بێ لەو سنوورانەی کە باسمان کرد ئێمە بڕیاری لێ دەدەین لەلای ئێمە بەڕاستی بەرژەوەندی خوێندکار و قوتابیان زۆر گرنگە وەزارەتی ئێمە وەزارەتی خزمەتکردنی خوێندکار و قوتابیە بۆیە چ لە بەرژەوەندی ئەو خۆشەویستانەدا بێتن ئێمە دەیکەین و دووبارە من سپاسی هەموو ئەو مامۆستایانە دەکەم کە ئەزیەتیان کێشاوانیان هێشتووە پرۆسەی خوێندن بوەستێتن لە هەرێمی کوردستاندا ئومێدەوارم ئەو قوتابیانی ئەو ڕۆتاقیکردنەوەکان ئەنجام دەدەن بە سەرکەوتووی بتوانن نەتیجەی باش بەدەست بێنن دڵی دایک و باوکیان خۆشکەن و